الفاتحة. داغمت إن شاء الله. سعيد براستي أمان أقل يركان بما دبا هسه رجعن بخوم لتازكير راوستم براستي كارا ساتج قوريا كل همزة أمن تازة هل يم قومة تازة من مارم كاولمو أمزة ليرة بليرة نبي يعني راوستي رانا وستي تازة من مارم كاولمو خواهي نادي دبي زور شكر بي ما سعيد ناي خواهي بينا والله بجداري غمتين برسبكن أي خواه بيني هلا وباشا أتبو شوي أو ها نابي كو دبي ها خيم بخويك زادي صبرت هبي تحملت هبي همو أولا مردن للري همو معنا براسي أتو أورو خيزانا كاد مردي أصبحنا شدري إيمن نامري شدري بخو ما نامري كل باسي تملودك كل عمل معلم ليه خرابو أيا صار رحمة علي بيشنا أنا ولا دا جوز جيتي راجع لسجيب السنة بس ودك أمنهم كلنا أنا سعيد والله ما بجداري خمد دكن بس بوش وين نابي كاشخو خداعت كمان سعيد خالق نعتاني خون مام سعيد شهادة شبينا نايو خواهي بينا مارد خرانا بدنيا روابو وريبر مدد ساوا كيمن سعيد كل ده بس خدا عفك بس كاشخو والله أتو لو قلنا تصدق أما لا خزمة دوارا وستاينا ماري خوته همو ماري كوني ماري خوته براستي كولا كدوي نانا كدوي خزمة حتى دويس أو أما لا خزمة راوستاينا ناي خداي بينا أو زعما لما يجد عيشنا براستي عزمان لي بروين لا خزمة برا خزده بي كلام بخير بس صرت يا الله داغمت إن شاء الله مام سعيد إن شاء الله أخوة عوض الله عافيك إن شاء الله فاضي إن شاء الله صرت تقطع التيري صرت وإلى مخمايا العسل حسنا نقمايا باب اسمه شوري القريب السريقون داكا باش وقت بتتسلم لا أو متزا فيك بلان فريدة لا وسلوة سيرجنا كلو فريدة مدري أخي إيش ما بيري بدوها من ريز الدقر مارد خرانا بي ريزي تسي كام ريزة سدو ومن نالي كام ريزة أو تالس بيني ورافيك بلا ما فريدة لدي فرينا دي أتو في تاريك ولا خروشي أتوتي ومن نالي نام الله مولي دا قردم وكتو فتاة كو بابم داكم بستري زالة دبي مش وصري تو زالة دبي هم خسيكم بقصفكي سباب دبابتو أمني جمنم بقرآن بجدناكم بشكب يم تشم بابتا أوش نابا مدري دي الله دي أنا فريدة دري يعني بقسمنا كيواني أسدو بعد ما يلي عدس مالي داكم سيدا ورو جنك ورو بقصي داك المار اللي أخذت يك مدد ورو آفرد بقسي منك أو شو بني لو كني مارو ميردي خوي وازي لي بينا بابس تو كن ميردي خوي دي ساوتيو حد الشاشة تولاي ميردي خوي تاقشتي شيجم بقسي داك المكان بشو كن ميردي خوي أو بكر كنت باشترا والله بابا جون أمش بقسي ميردم ناكم بقسي داكم دكم أو تقالت البس بيقوكي ها هيش من قوتيا هيش لا ربطة تولاي ميردي إلا صدوكم ببيع أجابيك شي من براتولا شو من مسرتوها مسيطرم أبي أوها عايش بس ميردي خويا بسيطر بيه تاقشتي آخر قناح دقاتي باو بس تو كن ميردي خوي بقسي من هناك أنا كيف خوي كيف خوي يلا سنة بتساوم باش أو رشد كيف خوي أنا بينيرة وبولاي ئێستا من چی بکەم باشە ئەمەوێت تۆ چۆن زاڵی بەسەر بابم منیش ئاوا زاڵم بەسەر سەدۆ چی بکەم بەس پێم بڵێ فێرم کە باشە بە قوربان پەلە مەکە وەڵڵی وای لێ یەکەم نییە تۆ بەسەریا زاڵبی هیچ پەلە مەکە سعيد بلي ما عندي نبي وين خدا عافوتك يا ربي وضعك كوا والله بتما اخويا كل باش معايا تو صعبت بدرو برين باش كل كاباش كل الدنيا خراب وخرا كا الدنيا روما والله صعيبيني كاشخوم ما سعيد كوي ولا كنت الدنيا واسات كوا باشي بخير بي أول لو بالرابط دوت كتب قوتم بتصير مسينة كلي ورقم بودا ما يمسيني خوما نازم شو تجي اي خدا عافوتك يا ربي دزعينت يا دنيا خوشي تدا نمانا لبو من اوهايو او جنازام لبونقو دبرت والله هم كان با بنبري بيت السبر كنت مختصلي كنت بيكلك ام جني دين مو لفر كره امن بقران نانك كره شي وقدي كره لبنادي كل سعيد ناي خداي بينا هل غازي كيصل جواب داتوا كل هيشتان كفني زادو مال كاول نبي انسان كدبي او هابي وفا بسعيد قيسك لسخوبه قيسك صبر بقرا اولا ما تعولكم لوبدي اولا ما تشتكم لوبكي او خصانا بيدري هلا خوم درمتن دا زيادة درمتن مكما جمده مام سعيد جمده وشبلي هل يكب اويل شر النبي شيريتي يجدبي برك ادي أري والله خدانا زاين لبنا ديوار عندكم عندنا هيتيمم يعني أتم مكري لسوي جنبيني لا قصي خود باشما نابيوا أري والله دينم إذا بعدما واك جني ديني بقصي براي خودك بري جنش بينا لا أوقوفي خود بي
لە تو بۆشێتەوە ژنەک بی لە تەمەنی خۆت بی باشە ئەو ساعتە دەکەم ئەمن وەڵای هەر شتێک ڕێکەوی بابە هەر ژن بی ئەوجە کو دەبی بابی ئەوجا ئەمن دەڕۆم بەخێرتی وافیس بەخێرتی سەرچاو سەرچاو جێمە دە قسەی وەی گورە کاکە ئاگای لێ نییە نا ئەو بۆ خۆی نازانی ئەمن کوم لێ قەوما کورە مام سعید چاوەکەم ئەوە لە شەڕێ نییە شیری گەلە تیژە ئەرێ وەڵڵا ئەدی ئەرێ بەخوا ئەوە وەچی وەی نییە ئەوەی لە فڕنی ئیش دەکا لە پێش ئاگریە ئەوە ئەنگوتەکەی دروست دەکە ئەتوو وەستایەکەی لە پێش ئاگری ڕەحمە لە بابت دیکو جێمە دە قسەوی جێمە دە قسەوی وەڵا ژنەچی بینە لە عومەر گەورەبی لە عاقوفی خۆت بی عاقوفی چێ لۆ بابا تو پیری نازانم تو ئێستاش دەگەنجی دەینی دەرەجە یەک تخوا پیرمە من والله ئەمن پیر بوومە تو پیر نییە خەرک ڕاستیەکەی وەبرێ ئەوە شتشکە باپیر من دیتە باپیر 185 ساڵە عمری بەرێ زانە عمرەی ئەی گەورەیە ددان نەمایە لە ئەوەی لە ناودەوی وەڵای چیژەکی هینایە نا وەڵە ماشەڵڵە ئیتو دانەکان هەمووی دەلێ فستەقە هەمووی دەلێی کریستالە ئەوە چییەوە یەک ددان نەمایە لە دەوی یەک چیژی هینایە 14 ساڵی ئەوەندە جوان ئەوەندە ڕێکوپێک ئەوەندە ناسک ئێستا تو برێ ژنێ دەین ژنێ دەی من 100 چیژەیە نیە 14 ساڵی مەمنونی تونە کاکە تو زەلامی خۆپشەنی دوای ئەمن هەیتم دەزانم هیچ غەمن نەبی وەڵڵای نییە دەبی یەک ژن حدەتم بوو سری هاژینێنی ئەری وەڵڵا لە وەڵڵای بلات لای دەبی یەک ژن لۆ بینم دەرەجە یەک یعنی نییە 14 ساڵیش بی ئەی بابی باڵم ئیش غەمت نەبی نە غەمت نەبی نە ئەتویست غەمت دەخۆم دەرێتە من دەریەکەچی بینە لە تەمە یعنی پیرەچی بینم لۆ تخوا ئەمە پیرم والله ئێستاش نییە خۆ بەدەگەنجیوەچی من مەدا تخوا پیر نا والله سعیبت نییە پشتی شت لوسە دەلێت تەختەیە بە قورعان ئێوەنێ تخوا ئەرێ والله ئەمە یەک ژن لۆ دەبینمەوە دەبی هەتا مردنێ دوعام لۆ بکە هەتا مردنێ بابی بابم ئەوە لۆ من لە چی هاتێت و فریشتەی کورە و خدری زندەی ئەوە کو بەیاوی پێیا لە دۆقەت خۆشە برێ ئەمە خەرچی یەک گوندینە ئەمن زگم بە تو نەستی ئەتو بە من نەستی ئەدی چێ زگجی بەمە دەستێ ئێ وەڵڵاوەیە بەس ئەتو واز لە هەمزەی بینە کاکە هەمزە وەچی بڵێ وەزعی فولە ئەدی کو لە زیاتی ژنێکی دوو ژنی هەیە ئەوژە دەلێتە خەرچی وەڵا ژنی مەینە ئەو جارە ئەو قسانم لەگە بکە خدا عالمە لی دیدە نانە لەی مەدا بڕۆ بابچین بەجێی من دەکەی ئاتو بەس سەبرەکەم لەسەر بگرە والله دەبی ژنەکە لۆ بینمەوە لەو گوندەی نییە حەسوودیت پێ ببن ئەی واللهی واللهی دەنا ئەمنیش دەنانیا چاوم لێ دەبی ئەمن الحەمدولله هەیتم دەزانم هەیتم دەزانم هەیتت خدا دەزانی کوڕ و چتیشم نییە وەچی کوڕی خۆمە قساب دەکەم پێک و مارەکەی دەخۆین نانە بابا ئەوە قسەی هەر ئەووازش لێ ناینما ڕاست نابەخوای تازەوە دوو قسە دەگەڵە خۆشە بێشکەوە لە با بڕۆین ئەوە قسەیم لۆ کرد بە قورعان هاتو بزانێ لا حول ولا قوة إلا بالله بقرآن ما سعيد بووە لەزگە دڵخواز وەرە حیاتی کوی من باشی ناتوانێت داکەم بتبینێ چێ واز بینە وەرەوە ماری خۆ لە خۆت تێک دەبێ مارت خرانەبی بێمە کوێ چێ وەرەوە مارێ بکەم لە مارێ چێم بەبێت و ناحەوێمەوە بەبێت و ناژیم ئەمش بەبێت و ناحەوێ بەس داکەم نایەوێ ێ باشە چ بکەین چارە چییە دەبێ بە قسەم کە ئەوجا چێ کو بە قسە دڵخواز سەرمە بەراست چ دەکەیەوە لێرە باش سعید کوی کوڕە کوبم باش مایە دەرێم خوای لەو کەس حەز لە من ناکە لێ دەخەدار ئەو دڵداریە چێ دەکەیەوە چیە بابە کورە دڵداری چ و عاری چ مارت خرانەبی کۆترم چوو بۆ وێندەر نامدیت جێمە دێ ئەمیش زۆرم کردیا بەسەری خارت نییە گەنج بووم تازە پێدەگەیشتم هەڕەتم بوو دە بەسەری تو نییە بەسەری باڵێت چەند کەس خۆی سووتان لەبەرە من کورە مام سعید چاوەکەم ناوی خوای بینە عاشقاتی چ و عاری چ لەو سەری هاتینەوە بابە کورە کاکە لە ئانکە بەڕاستی لۆ دەجەڕمەوە کاکە وەڵی خێزانی خۆمە گوتم زام یەقناعی ناکەم بیبەمەوە ئەوش داکە چەند من زڕی هەیە ماراوەدان هەروە دەکا چ دەکە چ عاشقاتی و دڵداریە و کورە عاشقاتی چ خێزانی خۆمە مارت خرانەبی وە چ دەرێ دەزە با پێت برێم
تأكيد بنعدنەوە بەڕاستە گورە وەڵا نەمداتەوە دەکەم یەک دژمنداری نییە خین سەرکان بکە. السلام عليكم. سلام ورحمة الله بخير. بخير بي سرچاو. محمد يا ردي. ئەرێ مام سعید باس چمان دەکرد؟ گەویشتە دژمنداری. دژمنداری؟ کورە کاکەوە لەسە بزنەچی نییە بە ناوی یەکەتم 5-6 زەلام کوژرا کابرا هەر سەر و ماری لەسەدا ناتە سولعەکەی کرد. کاکا من دەڕۆ میشو نییە؟ خواحافیز. ئای ڕۆحت دەخۆم هەرێ وەڵڵا. بزنی چی نازانم. وەڵڵا ئەوە کاکە دژمنداری بوو. ئەویش نازام گوتی سولعیان کرد نەکرد دەڕۆم. لە خزمەت بەرەخەز دەبم ئەرێ وەڵڵا. والله هیچ شتێ نەگەشتم دەبڕە ئامانەتی خۆی خوا سەلام لە مندانام بکەی. ان شاء الله ان شاء الله. يعني خالة ودقة تسيب ولا دروة؟ يا حافظ الله. أوا شنو مام سعيد مام سعيد وسدو بن بدي وري راوس تابون. سدو لقلنا سعيد أبو. أري والله. شو؟ براسوا؟ أري والله راوس تابون نازم قتانك والله نازم بس كانك أمن بس راشوم بلا وين ديكت. شنو وت؟ والله بس تجمع. أبلا مالني شافرت خو كله بلا مري عالم ده ما نا والله بلا مري. شيء زوني جاب ضام ناتوانم ليبدم نا. ما ناتواني ليبدم. ناتوانم ليبدم. نيبدو درجة بعد ما كسينا ما تقشتي. كيف خوته قصقتوني قصهر قصيتو وديدي ونايدي أرزي خود نبوه. إنت زين آخر. إيه ستري أنا وت. والله بس دشمناتي عندك. يعني صدق دشمناتي شيء يا؟ ديارة. أو حتى هذا كسينا يا ماما. كسي من حس قصارى لو بياوا. وأنت لما بيش بس كسي منك. لا. يا من قاتش كني. قصيتو بس أفشوا. أو جاري حبونا بلا ما ني خوازاني خلتي بيكم أو كم بني أواي. وكريمة. ده يلا بابرين الجوري. بردي. أخ دورة لقى أوجنيتك وفركة. خويا توشي شبلا يا شبوما يا ربي. أري والله كورا من دارا شو أنت تبيني لقوندنيا راس بيدري بزانا بباب البلي جناك لونا بنتوا من داري قونديا متيجا عندي أو تعبير وجه أو شيء تيجا وانا بكورا دبري وانا بدي دبري وانا يديك باري دايتي دري وانيا هذه دايتي سايبه بارا قبات كردي هم كل زياتي والله ياك محمد ولا بن جيد ده وتزارشكا جلي نبي انت ولا ما سعيد بلاتسه راس بركروب بلاتسه حرنيا أو تبيني لبن ديواري دانيش كيا دستكني برشة تيجا عندي حشتي تيجا عندي أحشت بخوي لا بطيء كرة لا هيرة هورا أوجي لو خوي نابين بينا تو بتباي لو وين توا باشا بمن بريس سعيد لو ذكاوا كاكا سوان شيد ولوج نشي باشا لأن أحاول تسيدا بيت يعني جني دبي تيجي بقى لو خذ وزا هالحياة وناموس ما نشوف يعني شيء تشتاق يعني كذا ما تيجي بريد دار بالشتاق أصلا ما أرى والله نيا بتمايا قند بقرر لوج نش يقول كاكا أمكو أمن دزام قيدناك كابرا حق خوتي أجي لو بينو براستي بس تبي قصك بالصبر بي دواج جناش لا أوقف خلو ده بينو قيدناك والله مش عزمني جناش بينو لا أوقف خوي بي بصريتو أبيش بيم قوتيا قوتم قصي ماما هم زي تغاوى جناش بينا لقدر ديني خود بي ويانا بري والله صبرت شي بقرو عينا أتصدق بيجو أمش عينا شتم بيجوتيا أو بتماما بتسمكني عينا شي بيبري ما والله إيش شي باش دك نفس قصي أمن سم بيجو أو هب بيبريو باش عينا قصي بيدري ما أري والله نروح نري بري والله بابسنا مسقفتي وينك بكرة بزانا أمن درويناكم ولا باب ركرم ولا يا خو بخير بي خوش بياخذ ما سعيد سرچاو شيطان من الشارع والله كره خود غارت شمن داي ليه قرا ليه بيكا كره بيكا مام سعيد بلي او شو هالطاس بين دانش تيما فكر ملوتو كذي توا قيشت محلتي اي خو خير بنوسي حري والله ان شاء الله حلو نزيكيني يا دبي صاحي مالو من داري خد اي امن ايش كمبتو هيا ايش تسوي راو يك دقه او دركي قبات كم لو يلو دركي قبات دكي ايش كمبتو ايش دزعينتيا خير مام سعيد لا من ايش كمبتو هي ايش اي امريكا لخدمتهم مام سعيد امريكا كنا بقرآن خير دقاتي بالله خير دقاتي كنا واحد حساب كنيا ببي خواسي لسه بهشتي يخويا دزعينتيا مام سعيد ساوكم نا يخويا بينا مام سعيد ساوكم ياك ما سمدي ياك مام سعيد بقربان الدب ما هو كنا تو ما ترسي اما بابو كرين ان شاء الله ويانا كنا ما ترسي انا كنا امن وجه كل خم ده مشاهد يدكم ساوكم بس اول ده او شيء ملبو بكا قربان الدب مشي تلودك شي ها اونيا او ده بار لبو خود ادو بس نيا ايه بس
يكشن لبوك هكا يكشن لبت هوان مام سعيد ام مام سعيد دري سلامكم لو بكوجا علي الرب الصام انا كل ما سلام كوجين لا والله ام قلت من خوب لي مثلا سلامكم لو بكوجا لا والله اوف اوف تدبيلو دكم ادي امي لبو او موضوعي هاتي ما او تامني هذا اليوم امن بس باش نباتو قيمه حمزه قسەکەت پێ دەڵێم لێم وەرگرە کورە کاش خۆم نابی نا تو هەرژن و مێردەکە بەشەر هاتون یەکسەر زەفتکەی و کوتێک لە من هەنگری خۆ نەیدەیەوە ئاخر ئەو شتە نەبوو نابی کاچی خۆم ئەگەر بەدەستی من بێ باوەڕم پێ بکە ئێستا هەری دەگرم دەی بۆ منەکەن مێردی خۆی دادەنێمەوە لۆدی بەس چێە بە خودای برام بەدەست من نییە دیارە بەدەست داشی منداڵانەوە وەزع لۆ دیارە قسەی تو ناڕۆ لە مارێ ئەو زمانە ئێستا ناڕۆ و ئەوجا نازانم هەتاکەینێ وەچی دەری نازانم چوو ڕاوەستە و نازانم حەیبە و ئەوانە کورە کاکە لەو حەیبا کورە هەناوم دەسووتێ کورە بۆ خۆت کورە بەس ڕاستە و زارە سکرد بۆم دەستیان بەس تەمەشا مارێ بکەم زارە والله دەزانم چیوە تەمەشا یەکێک شوورە نا والله ئەو ما لە مەرمتام بابەت فرچەکەتم والله کافر بە کافری خۆشی بێ دەستێ بەخوای کورە کاکە حەمزە شێ دەژینە تێنی دێتن ئەدە ڕاستە حەقە سەدە دیتیا سەدە لەگە ژنی تێکیاندایە ژنە زیز بووە وەیە کاکە ئێستا داچی ژنەی دەرێ بستە پەڕەکەی عاسمانێ ئەمن ئەو ژنی نادەمەوە ئەمە لەوانەیە بتانین وە بکەین سەدە ژنی خۆی تەراقدا بەس ئیشمان بە پارێ کورە مشکلە نییە کورە پارە کورە بە قورعان نییە کاکە ئەمن یەک دنیامە ڕووماراتشمەیە کورە هەمووی دەکەمە پارە هەمووی لە کۆشی دەکەم ئەو مشکا بە تەراقی داتن لۆ من دەبیتن ئەوتە جێبدا من ئەمن هەمکە ڕۆژە چیش دەچمە ماری ئەوەی چیژەی هەر لەوێن دەرێ نییە سەدە ڕەش دەکەم لە پێش چاویان وەبی نییە بە حیاتی چیژەکەی نەدەنەوە دەچمەکن سەدەش ئەوان ڕەش دەکەم وەبی تەراقی دەوەش تەراقی نەدا ئەوە چیەوە چنیە بۆچی تەراقی نەدا ڕاست دەچینە پێش ئەویش دەبتە بێوەژن مەمنونی شەیە کە چۆش تو بیخوازی ئیتخوا لە من پوختەتر دەکا بابە ئەمە نییە من هەر چەند زاری بەوێت تێپەڕیمە دیتیتم چەندی تەمەشا دەکەم زۆر لێک دێن ئەتو ئەو ئەری وەڵڵاهی کاکە دەبڕۆ لە بۆم بکە هەدەشکەشت دەبێ نامێ جارە ئیشەکەەوە چی بەوجە بەسەوە چەندەوە زۆرە ئەو زەوەنیە ڕمانت دەبوو بەس لە بۆم بکە بەس لە بۆم بکە وەڵڵا خەنیک دەکەم خانی وەڵڵا دەزانم وەڵڵا زانم ئەو کە دەچمە دەرێ دەچمە ماریوان وەزعەکەی تێک دەدەم بۆ خۆ دەزانی دەزانم هەمووی دەزانم ئەرێ وەڵی جا من نەبی ئەمن هەمووی دەزانم خزمەتەکە نییە ڕمانت دەم دەباش مام خای زۆر مەمنون غامن نەبی ئیشەکە لۆ تەرتیب دەکە قورعان زەندەکەم کوسوجیدا ئەلێ ڕاپسان باخۆ خوا حەفیز مام سەعید کورەوەرە ئەم سێ مانگە نەمدیتی هەر وەخت و شێت بمەتە دیتم یاڵا بینە بەردە کاکە خۆ نەهێش چار قسەی لەگە بکەم بە قورعان ئیقناعم دەکردە میناوە نازانم ئەو مام سەعیدە لە چی هات کورە دەرێ مووی شەیتانیە والله ئۆتی ژنی مردی ئەو کابرا هەردا ناکەسێ شەو ڕۆژ لە کۆرانێ نازانم چ دەکا والله مام قادر بەخۆی وایە یعنی باش نییە خەڵک قسەی بژێرتەوە ناوەڵڵە بەس کاکە والله نارێ زۆر گۆتن لە زک سۆتن ئاخ ئەمیش قسەم جێ لێ بووە والله ئەنگۆژمارەشی باشن ئەمە پێم ناخۆشە و قسانەتە لەسەر بکرێ ئەمە چێ چێ سەدەی زاواتان چێ باشەکە ئەمە چێ ئەوێ ڕۆژە لە مەجلیس دانیشتبوو لە ناو پیاوان دەیگۆ یا ڕەبی خوایە بزانە تووشم بە چ عایلەکی هات دەیگۆ ئەوانە عایلەنە هزار دوعای لە تو کردی 1000 دوعا ئەوە بەڕاستە والله دەیگۆ یا ڕەبی خوایە خەسوم ببینم شێتێکەی دوو دەستیشی جێڕ بێ دوو پێشی گۆچ بی بکەوتە شێتخانەی کەسیش پێی دەرێ مەرحەبا ناوت ئەی بە قوربانم بێ ئەو سەدوێ باشە عیلاجەکەم ئەوجا بلێ چی دەگۆ چێوت دەیگۆ خەزورمی کردتە حەلقەک لەو دەستەی دەیگۆ عافیە زەرام ئەتو ڕەسیدت نەبی لە مارێ ئەرێ ئەو هایە ئەرێ وەڵا ئافرەت کاکە جان هاتووی بەخێر لەسەر ئەو چاوانە بەس ئەو زاوایە من ئەوانەوە کە تۆ دەیژێڕێ و باز کوڕێکی گەلە باشە ڕێک و پێکە نا ڕێک و پێک نییە دلۆ لە خۆت وەڵڵاهی باقی و بڵێم بە حەیاتی چای بەکشی من ناکەوێت جایەک پێش ئەو قسێ لە دەمەنەیەتە دەرێت دووبارەی نەکەیتەوە پێگەشتی راژن ئەتو بڕێک لەسەر باشە ئەوجا بلێت چی دەگۆ ئەڵێ ڕێک و پێکە زاواکەن وای لەو زاوایە من هەمە دەی با بزانین ڕاوە ئەوجا بلێت چی دەگۆ مایە دەیگۆ یعنی لە وەختی خۆی یعنی ئەوجا نازانم وە یان نا
دەیگۆ لە وەختی خۆی پیاوەکە لە ژنەکەی مارەکرایە ئەوها ئەرێ وەڵ ئەوای دەگۆ بۆ ئەگەر پیا احترامی ژنی خۆی بگرێ لێ ترسێ وەڵی دەیگۆ هەر ڕەسیدی یەک فلسینە لە ماڵێ هەموو قسەی ژنەکەیە واللهی مادەم وای بود ئەبێنیە ئیلا کچەکەم بەسەریا ئەو دەبرێت چش ئەوەش نێژ دەینی لە دووش دەچی دەگەڕێ دەیگۆش دەشکە دەینمەوە دوور ژۆرێ چیژی واریش تەلاق نادەم ئەگە خەسووم چای بستە تۆقی سەری ئەوای دەگۆ بڵێ چێ ژنی لۆ دەبینتەوە هەمزە تابور بۆزان ئەدی وای بابڕاشن بە خۆیت بینێتەوە بە زاوای من نەیبینێتەوە پێڵێم ها والله هەمزەشی بۆ بەم پێوەی ئەوە دەیگۆ بشمرن تەلاقی نادەم بشمرن یعنی ئەنگۆ بمرن ئەو ژنەکەی تەلاق نادەم واللهی با پێی بڵێم خواکەیەتە ئێرە بزانە چی لێکم بڵێ خەسوو تۆی بادێتاوێ بزانە چی لەستە دۆکەم چیە بینی بە چڕوچای خۆی پێمایە ئەنگۆ خزمەتەکتان نییە نا وەڵا جار چما ئەوە تێکت بەرداین و خوا خێرت بنووسێ هێشتان مایە هێشتان مایە دەیگۆ تا ئێستا 10,000 دیناری ئەستیم لە کنیانە نامدەنەوە والله ئەو سەدۆ پارە لای ئێمەیە ئێمە سەدۆ بەخێوەکەی ئەمە لەمە خاتی کچەکەم یارمەتیەیە ئەگینا و پیاوانێم بەخێویکەم دەیگۆ خەسووم پارەی عارض و ئاسمانی خواردی خەزوریش ناوێت دەنگی والله وایە ڕاستەکەی باشە خوا دەبینی کو ئابڕووی منت برد تۆ ئابڕووی منت برد ها چیشت چی بەتەرات داوە تەلاقی نادەدەی ئەو چیشە داماوت ئەها قڕ بەسەر وایە خۆ بەخسێوە نابێ هەر بە قسەی خۆت بکە دەبڕۆ هەر بە قسەی خۆت بکە من زاڵ بێ بەسەریا چ بوو ئەو دەمەی لە بیرم کرد بوو ئەو دەمەی گوتم قیتە خەوەکی دەکەم ئەخە تو چ دەکەی لێرکوانە ئەرێ کاکە مار ئەوها دەبی ئەی کورە هەمزە مرشکە ئەو مار ئەوها دەبی دەورە تەمەشاکە دەبزانە مار کووە مار کووە دەبێت شێتخانەیە شێتخانە کاکە وەڵڵاهی ببێژن ئیدارە ناکرێ کورە بە قورئان ببێژن ئیدارە ناکرێ ئەی هاوار ئەتوەرە بە خۆت مالی دانێ بە خۆت والله عندي شێتخانە باشە ئەو کوڕەیە ئەو حەبوویە گوتێ من گوتی ئەوە ڕێکم یەخستە شتەکانم هەموو کردیا باشکەم ئەو سەدەیە ملشکەوە تەلاقی دەدا باشە خۆ ئەمن هێشتان ئەو ژنەم هەر نەشدیتیا هەنازانم کوشە باشە وەڵڵاهی دەبی ئەمن وە بکەم ئەو ژنەیە هەر ببینم فرت و فێرەکی ببینمەوە بسمە مارێ ئەو ژنەی ببینم هەر باشکەم درم بڕم ئیسراحات دەکا بزانە کو چار دەورەیان گرتم دەورە سلام عليكم. سلام يا أخو بخير. باشي. سلام بخيراتي يا أخو بخير بيت. والله شكم بيتا. فرم بارتي نجوري ما. لا والله ليه دادن. والله نعم نجوري كاك ليه دادن. يا أخو بخير بإمام حمزة. وعفوك سلامات بي. كاكا فرمو تيشك دابو. والله كاكا أو مسألة أو هكذا بيوها منيتو باي بابا. أتو أوجنا عيامك زيز ودارك لو ناتش ديو كذا بيجن معلوم دارها كذا بي. مام حمزة بخير بي سرت ساوم بس والله اگر خصومه توی روان کردی براستی ام بجی خصوم به هیچ نوع اگناکم لبوی هیچ قصه راز ناکه یکم دروزنا براستی مش بدرو قلبم تيقدت والله كاكم بقصي نهاتيما بس اتو جيلي نبو مسألة كردي هي دري ماري بيجنوشي اشي اولي برايا قد جيلي نبوها والله راستك قصه قد قلق زوانه والله ببيجن بياو عارو وز انامني براستي بس مام حمزة او خصوه مون دكل الرقه اون دا انادا يعني لين بويتا مو الشيطاني بخواي برسي نامان داتو كاكا تو نايب جيب ديوان تو نايب ماري خوتيك دي براسي نايب خوالي بن برودوش نكت بيهنا وتواف فاري دقرينوا بختي رشتي دكينوا فاري دقرينوا مرازي حاصل دكان فاري دقرينوا واسطة بقرباني بفالة قريتوا أري والله نشتا جادو شكي حرنيا بختي وشي قايش الرجبي وش الشخص يسمي ذاك أي بقرباني أو دمو بملي بقوما خالي جان باش نفريام كوي إيه ذي يك فار لو ذا قرموه أما فار دابا بروين الجورو بيا زحمة دبرو فرمو والله يوصل يشميشي أنا زعم يسكاكلك ودانا فرمو تورا نابي بخواي
فەرموو مامەگیان بچنە چی؟ بەڵێ بەرچنە ماڵەوە پیاوتان لە مارەیە؟ لا وڵا لە ماڵێ نیە لە ئیشەیە ئەوەڵە مادام پیاوتان لە مانێ هەر ئەلێرەدا دەنیشتین ئەلێرە ئێدە باشە دڵی گیان دڵخواز بەڵێ دایکە گیان وەرە جادو هاتۆ جادو بەشکن بەختێکی بۆ بگنۆ کچم فەرموو دانیشە ئەوە چێ و کابرایە کچی خۆم ئەمە نیشتە و جادو ئەگرێتەوە بەشکم ئەمە خۆیان دوعایەکەی بۆ بکات دەمی مێردەکەت قەپات بکەم کچم ئەوە لۆ خۆتەیان لەوەیە کورە بۆ کچەکەمە بۆ خۆمی چی من پیاوەکەم ئەوە پردە بەسەری ئاڕۆ ئێ باش وەرە پێش فارەکە لە بۆ بگرمەوە بەختت وەچی قیڕێبی وەچی بەخلی لێ دەکەم وەرە پێش یەقیز وەرە پێش وەرە پێشە کچم زانە مێردەکە ئێوێ ژنیشی بەسەر بێنێ ماڵمان وێران هەردووچیا هەردوو چاوی دەردەنم بزانە کو چاوی ڕەش دەکەم چاوی ڕەش دەکەم کا دەستت بینە دەستم لۆ بینم دەستت دەمن زانە نازانیتر نازانێت ترسێشتی وای نەدیوە ئەوە چیتیایە هەشت و حوتە چییە؟ دەرێ درم ڕادۆست هیچ نییە ئەوە ئەتوو پیاوەکە ناوی سەدۆیە ئەرێ وەڵڵا دڵۆ وەیە چۆن زانیت ئەها ناو چ بوو؟ دڵخواست ماشەڵڵا درت ئەوەندە سافە وەچی ئاوەیە خودازانی لەسەر ئاوێت تەمەشاکە بەردی بنی دیارە درت ئەوەندە سافە ناوچوانەکە نایهێنێ بەس ئەو شکایە جوونی پێمەدا دری شەبا قسەی پێ بڵێ بزانێت چی قوڕکراوە بەنانا باجون بە مێردەکەم نەڵێ قبول ناکەم خۆشی شێوێ خۆش ئەو ملشکە دری ئەوەندە ڕەشە چی قیڕەچی تازە کورابی ئەی ڕەبی جوانە مەرگ بێ دوعای لە مەکە دایکە گیان دوای بۆ بێوەش نەمێنمەوە ژنت بەسەرێنە قوڵت بەسەری ئەوە بە تەماژ نێبینی ڕۆ باشە هەردی چی ژنی بەسەر کچمێنێ ئەتووشی هیچ خۆش ناوێ باشە تۆژە هاوا بۆی خۆش ناوێ ناوەڵە ئەو جا ئەمن دەرێم قوربانی لێ بکە ئەگەر دەستی خۆت بە پێش بێخی زوو داوای تەراقی بکەی و دەستت لێ بکاتەوە ئەتوو تووشی یەکەچی دەبی بەختت ئەوەندە باش دەبی دەگەی ناز و نیحمەتی خۆ باشە بەخۆ ناکەی تۆ چۆن ئەوشتا نازانی خۆ هیچی تێدا نەنووسراوە ئەلێرە دەمارێک دەڕواها ئەلێر دەستە سەردرت لە ناو درت دەخینمەوە ئەو جا مەسەلەی کوردی هەیە دەرێ ژنی بدە ژن مردیان کەری بدە کەرتۆپیان بە قەدر دەبیتن والله وایە ئەو جا ئەوە ئیشاءالله بە عەول و قووەتی خوای بەختت دەکەوتە کندێ و مێردەچی ئەی خوایە وابێ خوایە بە قسەی تۆ بکە جا تۆ بەشکم بزانم چیم بۆکەی بۆ کچم ئارێ والله ئەو جا ئەوە ئەمن دوعاکن لە بۆ دەکەم ئیشاءالله دەست لە دەستی کابرای بەردەبی و نا بابە نا دەستم ناوێت لە دەستی کابرا بەربێ من مێردی خۆم دەمێ بگەڕێمەوە بۆ لای بەڵا بە قسەم بکات خۆ دیتیتر هەر خۆشی شێوێ و وازش ناهێنێ ئەرە وەڵام مێردی خۆم خۆش دەوێ من ئەو جا ئەمێن دوعاکن لە بۆ دەکەم ئەتوو خلاص بی لەگەر کابرای دەستان لێ بەربی قوربانە من بە قسەی مەکەوە دڵی جارێ ئەوەیە دومانێکە لێ دوورکەوتۆ دڵی بۆی لێیە ئارێ والله ئەو جا من دەڕۆم بە قوربانە بم چیما بۆکەی ئەمن دوایە نیە دوعاچی لە بۆ دەینم وە بینیا یەک جاری دەستانە دەستی یەکدی بەردی کەم چاوی واز لە مێردی خۆم نێنم داڵێ وازی لێ بێنە خۆوی جاری یەکسەر ئەتوو ناتەوێ کۆرەی کەم بۆ کۆرە بێ بە قوربانی بی مەقسەدی ئەوەیە قسەی تۆ بڕابڕێەوە و دایکێ بە لە بۆت کۆرە دەکەم کۆرە نامەوێ کۆرەیکەی دەمێ بگەڕێمەوە بۆ لای بە قسەی مەکە تۆ ئەو ماڵمان پێزانی تەوانێ دوعاکەمان بۆ بێنە دری بڕەگڕەقە ئاقەی ناکە هیچ نییە دوعای لێ کردو حەولی لەگە دەنیا تەراقیدا دەستی لە دەستی بەختەی باشی دەبی بەخت وا چاوەڕێ دەکا هەروە ئەو هاتەمەشاکە بەخت لە پشت ئەو دەرکەوە ئەو هادەوی خۆی کردەوە چاوەڕێ دەکا ئەمە ڕۆیشتم دەی بەخێرچی سەر چاوە ئافیس سەر چاوە ئاگا لە خۆبی ئاگا لە خۆبی
گوتم ئەوی لەگەدا ئیشەڵڵا ئیشەڵڵا وازی لێ نەینی بەسەر چاو دێخوا حافیزی بێ سەر چاو زانە چیمان بەسەرا فاڵچەکەش زانێ بچەم چی بەسەراتوە دایکە گیان ئەرێوە چ بۆ کابرایە چەنێ ڕەزاگران بوو دەستی گرتوم 1 سەعاتە هاهاها هیچ تێدا نەنووسرا من دەمێ بگەڕێمەوە بۆ مێردەکەمەوە چیایە من بە تەلاقداندا کچم بە قوربانە بە مێردەکەی خراپە لەگەڵی ئاگانێ بوو چی بە تۆوە وەڵا مێردم خراپ نیە و ئای بینێ دایکە تۆ بە خۆت هەر بڵێ من نەگەڕێمە لای پیاوی خۆم ئەوە یانی بەخسە دایک خۆن ناکەی دە باشە چارەسەر دەکەم سلامت بی بخیر کوی باشی کوونە باشن ئەوە تۆ هەروازن لەو کەچە و کوچە و عەزەن و زەینەینە یەکورە کاکە ڕستەکەم لە شەوەیە چ عیبینی وا پێ دەژیم ئەوها ئەرێ وەڵڵا ئەدە دەرەم چت کردەوە لەگەر ماری کابرای لەگە ماری خەزورم مەقسەدت وەڵڵا هیچم نەکردەوە چ بکەمەوە کاکە لەسەر کەلی شەیتانی نایەنە خوارێ و نایەنە خوارێ وەڵڵاهی سەرێ برام بە عەقلم نییە هیچت پێ ناکرێ لەگەرێ کو بەڕاستە تۆ پورە کاکە دلێ گەڕە پێی ناوێ هەندێک شتێ خەرق هەنەی لێ باشترە لێ گەڕە لۆ چ بۆ دەبرێ مارد خرانەبی ئەدێ تو برادەری من نی بە کاکە برادەری تیمە بەزان حەز ناکەم غەمت دەمێ قەی ناکە نابرێ کاکە چ هەیە با بزانم کورە وەڵڵاهی وەبیلای وەتیلای برێ ئێ برێ ئێ ئەمە لە جاتی تووبم نییە عەوزم بە یەک پرسی ناوێ لۆ خێر چ بووە کاکە وەڵڵا مەیەک دیما خۆش دەوێ برای من برێ چ خۆشت دەوێ ئەرێ وەڵڵا ئەویش هەمنی خۆش دەوێ دەناتوو بەغەرە لێ تێگەیشتی کووەیە بەڕاستە تۆ من بەستر پێرێ نابەستر پێرەکەی دی ئالەماریان بووم والحاصل داکەکە دیار بوونیە کەکو جدایشتە حەسمانێک کە لە چی دەدا دەیگۆ مستەحیلە وسە بگەڕێتەوە تسەبێت بەڕاستە چیژەکەش دەیگۆ چیژە خۆم بەجێی مێردت کە دەیگۆ وەڵڵاهی هەزاری وەچی مێردم بە قوربانی یەک قسەی داکەم دەکەم خوا ئەوایگۆ ئارێ وەڵڵاهی دەیگۆ نییە هەر دەوی تەراقیشم ئەتو تاکیدی درۆت لە من دیتە تو نانەژیانم جێنێ بۆ بۆ چاوانەشم دیتیتم ئەتو کۆ هەڵە تەنیشتم دانیشتی خەسوت ئەوها دانیشتبوو لەگەڵ دەوەڵڵاهی مادام وی لێ هات دەبی هەر لەوێن دەربنارێن بەجێ من دەکەی تەراقی لەنیە ڕێن لە ڕێنیان کەوە کۆر لە کۆریان کەوە وازیان لێبی کورا خەدرم نایە بە خودای وەڵڵا چیشش سادە سادی لۆ دەیمە دۆزەوەی تەراق بەڕاستە کورە ئەرێ وەڵڵا وازیان لێبیدا ئەمن دەڕۆتشم نییە ناوەڵڵا بەجێ من دەکەی سێبەر دەکەی دەمستینەوە دەبەتەمای خۆی فکرەی لێ دەکەینەوە بەجێ من کە قازان زەکەی وەڵڵاهی برم چ لا حول ولا قوة إلا بالله ژنەکە بە قسەم کە بە ئەو چیژەی بنێرینەوە ماڵ و مێردی خۆی چی جای تخسەوان نەکەی تێگەشتی چارێکی تکسی من چای بەسە دۆ ناکەوێ ئێ باشە هەتاکە نێمەلەکن خۆمانی دابنشێن لۆ لێرە دانیشێن لۆ نەتۆکن مێردی خۆی مستەحیلە ئەبێ وازی لێ بێنێ واز دەهێنانی چی کو دەمێشتیەوە تۆ ماڵێوان لۆ کاول دەکەی وە کاولێکم ها لەگەڵ کچم خراپەشە کاولێکم ها خراپەی چی هەبووە نەوەڵا ئێستا هیچ خراپەی نەبووە ئەرێ دایکە گیان من ئەمەیە بگەڕێمەوە بۆ لای پیاوەکەی خۆم بۆ وازم لێ نایەنی ناتەوێ هەم ڕۆژێت بمێردرێم و تەلاق درێم و بگەڕێمەوە سەرت جارێکتر ئەم قسەیەکە دووبارەی نەکەیتەوە تێگەشتی ئەریان مەسلحەتی خۆم کچی خۆمە لەواسم منیش بێزار مراو ژیان ئەمەیە بگەڕێمەوە بۆ لای پیاوەکەی نەستە دێ لە بەچاوم بڕۆ زانە چیژەکە حەق دەڵێ وەس قسە نەکەی تۆش ماشەڵڵا قادر لە قودرەتت هەموو چ دوو قل پێکەوە جوانە هەموو چ دوو قل بیتن ئەو جوانە قەت بەتەنێ جوان نییە ناوەڵڵاهی بەتەنێ قەت جوان نییە یا الله یا الله مام سعید ماندی نەبی یا سەفەر لۆات واللهی ئەوە لەگەر ئەوانە خافراون جوارن وڵە چەند کۆکەنە برێتە چت کرد هەمووی شەکەم بڕاندیتەوە لە بۆ دوو ئەو خوایە هەرێ وەڵڵاهی نییە مشکلەکەم هاویشتە ناو ماری مام محەمە ئەوەی ناوی چەدەی ماری مام قادری مشکلەکەم هاویشتی کاتۆ چێن دەرێەوە مشکلەکەم هاویشتیتە ماری سەدەی کاکە بەوی دەرێم سەدە حیساب لۆ تو ناکەن بەوانم گۆ سەدە دەڵێ حیسابی دەفرسیان لۆ ناکەم پیاوی ئەرێ وەڵڵا پیاوی کاکە نییە کشتی لابەتوم بەستی ئەوزە بەعقلم ئیش گەیشتیتە تەراقی بەسکو یەک دەفعی مایە یەک دەفعە هەر یەک دەفعە بی تەراقەکە دەبی ئەویش بکە ئاخر ئەو لە ناتانم گیرپارم ساردا ئیشەکە بە پارەی پێک دێ پارە ئەدی ئەی کولە لە خارت نەکەوی ئەرێوە لە پارە قیمەتیە ئەوزە دەزانی چێ ئەمن دەرێم ئەگەر ئەتوو کەم شتێکی بدەیە سەدەی چای پێ کۆرەکەی وەبی پارەی لە دەست بیلیان بێ من نەدبی هەتا لۆ خۆش نەشکە بینی ئەوش تەراقدا دەیدەمێ ئەدی دەیدەمێ حەبووی برام یەک کاو لە مەڕم هەیە هەمووی دەفرۆشم هەمووی دەکەمە پارە لە کۆشی دەکەم بەس
ملیۆنە نیوی بدێ و تەواو ئیشەکە پێک دێ چنیە ئەرێ وەڵڵا چنیە من دەزانی کە هەرگەیان دیت بە ڕۆخی بەس یەک دەفعی تو کار پێوە دەدەی تەواو کورە بە قورعان دەزانم ئەرێ بەخوا ئەو جە بە خوارزایە خۆم برێم برێ دەبرێ خار سەعید چت کردیات و خار سەعید چت کردیات و ئەمە دیتم چت دیتم چێ دیت ژنم دیت ژنی سەدەی کورە ئەدی چوومە مارێ کورە دەوەست ئەدی وەڵڵا چوومە مارێ کوگەیشتە ژۆرە ڕەحمە لە مردیت کورە چووم بە فێرێ فاری چوومە ژۆرێ دیتم ئاو لە بن هەرسی و دوو دانم دەهاتە خوارێ چاوم بگو جوان ئەوها جوان کورە ئەو دەستە ئەوها دەستم دەگرنیە چما دەستی شت کرد کورە دەست دەرێ لۆکەی پەڕەکرایە دە جوان و نەرم بوو هەبووی خوارزام بڕۆ دوێ لۆپارەی بڕۆ دوێ بچمە دوێ بڕۆ دوێ حەچەندی بەس کو بیدەینێ ئەمن دەرێم ئەتو بە خۆت بیدەیە باشترە ئەرێ وەڵا نەخۆ ئەم بیدەمێ وا بزانێ ئەمە ئەیرەی لێ دەکەیت باشە ئەتو ئالاساز ئەتو کابرایشی خێرکەری لێی قەومایە شتێکی دەدەوێ باڵە خۆی پێک بینتەوە باشە زەرێ وزەتو ئەمن دەچم داوزا من دەڕۆم و چی شت نییە دەڕۆی ئەرێ وەڵا دەچی ماسەشکەم بدێ ماسەشکەم بدێ ناکرێت دوایە ڕۆژەچکە وەچی شنتی ناوزە کورە درم وە ناری دەی مشکلە نییە بەسە خوا حافیز سەرچاو کورە پارە چییە کورە بە قورعان مەڕ و مال و مرک و هەمووی دەکەمە چەنگە پارەک لە کۆشی سەدەی دەکەم سەدە فەتەق دەستی لێبەردا بەسمە خوایە چ بکەم لە دەست داکەم وەڵڵا مردم بەدەستیەوە ڕۆژتا ئەوارە خزمەکاریەکەم و ناڕازیشە دڵخواز چیژم ماندی نەبی دای لە بردنەکەم مام هەمزەگیان بەخێر بێ خۆش بەس خەریکی وەڵا خەریکی تەنورم چاکیکەم بەتەمای نانکردم بۆ داکەم سما تو هەل لێرە مای نەچێەوە ناوەڵا نەچمەوە ئێ لەبەرچ چیژم لەبەر داکەم نایاڵێ مام هەمزە چ بکەم تو بە قسەی داکت و بە قسەی ئەولا لۆ مای لە خۆت تێکدەدە چیژم داکەم دەڵێ ئەمن کو زاڵم بەسەر بابەت دەبێت تۆش ئەوها زاڵی بەسەر مێردی خۆت کو دەبی وەڵڵاهی سەدا پیاوەشی گەلە چاکە ئاقرە ئیشکەرە دوای ئینسان خۆ هەموو ڕۆژە مێردی ناکە خۆ هەموو ڕۆژە ژنێ ناینی وەڵڵاهی بە قسەی برای خۆت دەکەی و بابی خۆت دەکەی دەچێوەکردنی بەڕاستی بەخوا مام هەمزەگیان قسەکانت لەسەر سەر و سەر چاوم خوا دەکا ئەو جارە لە دووم دێمێردم شەرت بێ دەبێ بچمەوە بم کوژیە بم بڕێ نابێ بگەڕێمەوە ماڵی داکەم منش لەو حاڵە بێزار بووم بەخوا خەڵکیش هەزار قساکە پێم یا خۆ بەخێر بێ مام سەعید سەر چاو عافوتکە یا ڕەبی داوا جاروبار دیار بە خزمەت چاوەکەم وەڵڵاهی ئەوە گوتم بارچم سەرەکی لێدام بەڕاستی قیچۆکەچی ئیشم پێت هەبوو لە خزمەتت دامە بەسە سەر بەسە چاو چاوت خۆش بیا ڕەبی جێم لێ بوو دەیانگۆ نازانم بینەوە بەردە لەگە ئەو مارە هەیە لە ساز ئەو ژنە نادەنەوە ئەو مارە دیارە مارەج گەلە منجڕن ئەوجا بە کاچی خۆم برێم گوتم پێی دەرێم با ڕاست دەستی خۆلان لێ بچێشتەوە پێی ناوێتن ئەتو درێ خۆت پێتونکەی و خەفەت خانیش بووی بەخوا ڕۆژێک تووشی نەخۆشتێکی مەترسی داریش دەبی ئەوجا ئەمن گوتم با بچم لۆ خوای ئەوەی لەگە بکەم هەر ئەوەشمان بەکەرێک دێت چاکەیەوە نێت وڵڵاهی ڕاست دەکەی خوا خێرت بنووسیا خۆمام سعید ئەوجا من گوتم بازە پارە چشم لۆ هینای گوتم پارەکەی دەدەمێ لۆ چمە مام سعید کورە کاچێ من دەستی خۆت بچێشەوە لەوەی ئەوە بە کەلچەوەی نایەتن ئەتوو بچی خۆت پێوە خەفەت خاندە نادەنەوە وەی فڵقی ڕووجاندەم تەراقی دەدەم مادام ئەوان ئەتوانەیە کورە ئەتوو 100 جار ئەوانت نەوێ وەڵڵاهی ڕاست دەکەی وەنێت وەڵڵاهی وەیە ئەشەدە بلا قسەکەتەوە ئەوجا من گوتم دەچم لۆ خوای با ئەو خێرم بگاتێ ئەو شتەی لەگە دەکەم وەبێ ئەو بەستە زمانە لە خۆی سرحات بکە ڕاست دەکەی وەبی تەمبێ بن تەمبێ ئەوجا ئەوان هەنجینێ نیە جەرجی خۆیان بە شیشیوە دەبینن وەچی چیژان تەراق درا لە مارێکات کەس نەویستەوە کەس نەویست کەس نێگۆباری پاقلت بە چەندی هەنجینێ ئەوان پەشیمان دەبنەوە وەڵڵاهی وەیە خەسوم وازانی بەس بەخۆی چیژیە نا ئەوە نییە ئەوان دەزانن دەرێن لێگەڕێ ئەوە دەستی کورتە پارەی نییە ژن و منی بینتەوە ئەوە ڕاست لەپ و لەب دەکەوی دەبێ ئللا تەنەزولمان لەبوو بکاتن لەسەر لەپان بێتە مارێ بپارڕێتەوە ببتە دیلێ ژنەکەمان ئەو جەمەژنەکەی دەنەوە وەڵڵاهی وەیە وەڵڵاهی مام سعید با پێ دوورێم بە حیات خۆی ناپارڕێمەوە دەست هەرگیز بێژن دەماشم بێژن بووم ئەوجا ئەمن خارێت و دێلی پشتت بە عاردیکەوی خوا خێرت بنووسی مەمنونتم دەوە ئەو پارەم لە بۆ هینای
ڕاز لێ بکشێەوە تەلاقی دەدەی و ڕاز دەچی ژنەکی لە خۆ دەینەوە خۆ ژن نەبڕایە لە دنیاە خۆ هەر ئەوان چیژانیا خۆ هەر ئەویش ژنیە وە دەکەم وە دەکەم ئەی خوا خێر بنووسی باشەوەکو بدەمەوە دی ئەوە کاچی خۆم ئەو شتە لە بینی خار و خوارزانە ئەتووەچی خوارزای منی ڕاستەوە کورە کەنجیم بوو بدەوە ئەگەر نەبوو نیوەم بدەوە کورە ئەگەر نەبوو گردن ئازابی هەر نامەت و دامنا لیلا دامنا کورە دامنا لە عەنە و ڕاوی ڕوود کرام و ئەی خوا خێر بنووسی خوا ئەمسالی وچی تو زیادکە چاکم ڕاستی پیاوەش چاچی وەڵی هەتە مردێ مەمنونتم دەوجا وە دەکەم وە وەڵا دەبی پوشیان لە پشتێ بێخم ئەوجە سەد و بتبینم و نەدناسم هەر لە سبێنێ دووز بێ جێم لەولا لەلابی تۆ بێن ژنی مارە کرد و تەلاقی دا شتەکەی تەواو خەمن نەبی هەر ئەو ڕۆس بەچێ بەس لەکن کەسیش نەری مام سعید پارەی دامی ها ناناکۆی دەکەم ئەو دوای ئەوان لە بەدریان ناناکۆی دەکەم تو لە باید چاکە و پیاوەتیشم بچم لەکن خەرچیوە برێم ئەرێ وەڵا هەتە دەژمرم لە پیاوەتی وەڵا هەمن پشتم شکالۆت و بە خودای ئەمن چاوەکەمی مەمنونتم دانیش بووی مام سعید بەس تەلاقی دەیێ وە دەکەین بزانین کو دەبی داڵە کاکە دەدانیش بووی مام سعید ناوەڵە بمینێ بەخێر سەر هەردوو چاوم یاخۆ بەخێر بێ بەخێر بێ یاخوا کورە تووەرە بزانێت لە مارێژنە نازانم چیتە چێن دەرێ دەرکەوبانی هەموو بەجێشتەوە وەڵاهی دەیگۆ دەچبەکن ئەوەی سەدەی پارەی بدەمێت دەبی پارەی دابتێ ئەمن دەچێم ئەگە بە سەدەی گۆت بێ ئەو پارە بڕۆژنەکە تەراقدا هەڕاز لەوێ کوشتبی بە قورعان هەڕاز دابێ بەر خەنجەرار ئەوزە چێ کردی عەبۆ کردی ڕاست سەری من دەستە قوڕی ئەوە هاتەوە کورە دەوەرە کورە ئەمن نییە درم لەسەر 100,000 لێت دەوەرە چێن دەرێت و بەخێر بێ کورە بە قورعان دەمگۆ ئیلە سەدە کوشتیتی کورە ناوەڵا چوم پارەکەم دایە گوتم ئەو پارە دامەت و لە ڕاهی خوای بەس ئەتۆ ژنەی تەراقدا لۆ خۆشنەشکە بینەوە بۆچی تەراقی دەدەم وەی گۆ بەس ئەمن لە ڕێ فکرشکەم لۆ دروست بووە و پارەکەی لێ وەردەگریەوە نا ئادی ئەمن دەترسێم ئەو کوڕا بچیتن بستە مارێ خەزووری پارەکەی بداتەوان ژنەکە پێبینتەوە کورە قسەی خێر برێ وەڵاهی ئەمن ئەو فکرم لە بۆ دروست بووە هەبوو ئەو جر ئەمن وا پێ دەرێم ئەلێرا ئەمن هەموو شتەکانم لەسەر قسەی تو کرد خدا دەزانی ئەو کوڕە تەراقی نەدا پارەکەی منیان بچیتن خدا دەزانی چی خراپە پێ دەکەم ئەمن چ بکەم برام واللهی ئەمن لە ڕێ فکرم گۆڕایە چونکە هەند بە ئیزیم ملێ خۆی ئەوە کردبوو دەیگۆ وە دەکەم دەچم نەیدەگۆ تەراقی دەدەم دەیگۆ وە دەکەم معنای وە دەکەم ئەوجا ئەمن وا پێ دەرێم خدا دەزانی ئەوەی ئەمە لە درێ خۆمان دامانە نەبی هەها دیتر ئەوێ ڕۆژێوەچی دەرکەم لەسەر قەپات کردی وەبوو دەبی ئەو ڕۆژت جێژ نەبی لەکەن جێژ نەبی جێژنەی قوربانی ڕەمەزانی وەڵاهی چیهان جێژنەت پێخۆشە ئەو جێژ نەبی دەباشە من دەڕۆم چیژ نییە زۆر پێت برێم دەباشە خوا حافیز بەخێر چاکەش دەکەیان خراپە من ئەوە نیمە ژنم لۆ نەبی و پارەشم بچی خدا دەزانی هەموو لە چاوی دێنمەوە هەموو بەس کورە لو کورە بەشەرە تەراقی دەدا تەراق کورە ماری دنیا شیرنە پارەمداتی لەو خۆش نێدەنی کو تەراقی نادا ئەمیم وێ دەبی لۆ من شتێک ببی و کورە خۆ قابلێ دنیا خراببوو نییە ئەرێ کاکە ئەوێ ڕۆژە لە ڕێ مزگەفتە پێم گوتی چیزەکە داوەستە دەی کاچی من ڕازەکەی پێر گوتم بەخوا من چوومەوە لە مارە باسم کرد والله داچی منداڕان خەریب و بم خۆ تێ کورە کاکە کو دەبی تۆ عیبە واللهی ئەمن شتەشی زۆر پێم ناشرینەوە کو دەبی بە خودای بەدەست من بە ئێتارشم دەبمەوە بەس وەڵا پشت لە دەست من نەمایە واللهی بەخوا هەموو ڕۆژە دووبارە ناکەم واللهی قادر لۆ توش عەبێ بەڕاستی نابینم سەلام ڕەحمەت الله بەخێر بێ سەعید بەخێر بێ سەعید بەخێر بێ سەر چاو بەتەمان خۆی باش دەبی ئینشاڵڵا سەعید کوی واللهی برێم کومە هەروها دەبی ئەرێ من هەندێک ئیشم بە تو هەبوو ئیشت بە من هەبوو ئەرێ وەڵا دەکەواتە ئەمن دەڕۆم ناوچە ئەمە دەڕۆی نا کاچی من ئەوە مەڕۆن ئەمن دەڕۆم خوا حافیز بەخێرچی دەبڕۆ بەخێرچی بەخێرچی سەرچاو دەفەرموو سەعید ئەرێ ئەوە باسستان نەکرد وەڵا باشی ئەو دنیامان دەکرد ژنەکەی تەراقدا سەدۆ کورە تەراق چ خوافکەوە چێ تۆ قسان دەکەی ئەوە من هاتیمە پێچان بینمەوە ئیش خێرێ بکەم ئیشەکەی خلاص کەم زوو پێک بێنەوە ئەرێ وەڵا یعنی هێشتان تەراقی نەدا وەڵا تەراقی چ دەنا من گوتم داخۆ بەحسێ منی لۆ دەکەی باسی تو لۆ باسی لۆ بکەم کورە کاکە تو ئاگال لە چێ تۆ نووستی ئەتو دەری لە سەو دنیای نی لۆ چ بووە
کورە ئەمن پارەم دایتە سەدووی پارەم داتی لە خۆ ژنەکی بینی ئەوەی تەراقدا ئەمن دام نایە دەنێرمە داخوازی ئەوەی ئەمن ئەتوم دانایە بنێرم لە بۆ داخوازەکەی کورە تو عیب ناکەی بەعسێ قسەیان دەکەی کورە شەرمت بخۆنیە تو کورە لۆ کاکە لۆ کورە ئەدی ئەمنیش کاکە ئەدی ئەمنیش نەفس نیمە کورە بەتەما تو ئەوی شەخراپەت بەم کەی ئەمن سعید با پێدرێم لۆ ئیشی ساک سەرم پێنا بەس وەڵی لۆ ئیشە چۆش تو ئەوها ئەو ئیشە خراپەم کە ئەمن ئەبەدەن لەگەڵی دانمە هەروە دەڕۆم حەق وەڵاهی هەمکانی ئەگەر نەبتە ئەوە دووسێ گۆپاری لە ڕێسەی ملی بدێ پەتچێ ملی بپسێنی بزانە بری ئەتو کەنجینەوە دەوت گەرم بۆ دەتگۆ شەخشەقەی کورە شانسەکە نییە ناوەڵە بچمەوە بزانم بەخوای ئەو شتەی ئیلا بە عەبووی بکەم باشە ئارێ وەڵا ئەرێ سەدەی برامە تو چت کردەوە لە مەوزەی خۆت والله هیچ هەروچی خۆیتی یعنی هێشتا تەراقت نەدایە کورە ناوەڵە عەجەلە چییە کورە تەراقی دە ڕەحمە لە مردی داخەت و سومعەت نەما لە گوندی هەنتی عالەم باست بکە باشە پرسیارێک مام عەبوو ها خێرە تو ها بە پەلەی لە تەراقدانێ کورە کاکە زەرگم لۆ جان دەکا بە قورعان ئاگرم تێبەر لە بۆت ئەو سەدەیە باشە بوویتە بنیشتە خۆشەی سەرزاری هەموو خەڵکەکی لەو مارداوە گەلک مەمنونتم گەلک کورە تەراقی دە برامە تو پارە لە مام سعیدی وەرنەگرت بەرێ وەڵڵا ئێ کورە ژنەگە بێ حیسابی کوشکەل لۆ نەکا لە جێیان برێ مێردم بە قوربانی دوو کەلیمەی قسەی داکەم دەکەم ئەو ژنە لۆتیە بەس پێم برێ والله ڕاست دەکەی کورە والله تەراقی هەتا مردنێ مەمنونی مام سعیدی مە بەڕاستی پیاوەتێش چاچی لەگەڵ کورە کاکە ئەو هەندێک پارەی خڕ کرد لۆ کەفن و بەرگ و مردن ئەو شتانە بۆتین دەدەمە سەدۆی با ئیشی خۆی پێک بینی ئەمە سەلام عەلەیکوم سەرچاوم مام هەمزە بەخێر بێ سەرچاو فەرچاوی شو دەزانین درم چەند پڕە هەرە چییە دێ بەشەڕاتی کورە کول بەشەڕاتی زیاتر دیسا قەریان لۆ نەینایەوە کورە نا دەزانین سعید چی کردیا ئەوەندە درم لە سعیدی پڕە سعید پیاو هەیە لەو دنیای لەبا مەسلحەتی خۆی دەوێ مالی خەر شتێکدا چێوە مام عەبوو کورە وەڵڵی نییە وەختە زگم بتەقی حزق چوم هەیە مام هەمزەی شت نییە دەبڕۆ ماما زە بەخێر بێ ئەو لۆ تووڕێ کاکە کاکە تو سعید پای دایتە تو ئەرێ وەڵڵا کاکە پیاوەتێکی گەلە گەورەی لەگەڵ من کرد کورە پیاوەتی چی بیا ئەو پیاوەتی نەکردە ئەوە دەزانین بەتەمای چییە ناوەڵە لۆ بەتەمایە ئەو پای دایتە تو ژنەکەی بە تو بە تەراقداندا بەخۆی بچە داخوازی من ئەدیژێت تو ئەو دەباستش کەس پێم دەرێت تەمن دەبی لەو بچە داخوازی ئەوە بەڕاستەوە ئەو هەن نابی کورە وەڵڵا سعیدی بارسە دەکەمە تو بەڕاستە ئەرێ وەڵڵا ئەو هەر گوتە وەرە سەدە ڕاوە سە نەڕۆت وای سرم بەژۆڕێ داگەر دەدا کۆچیش دانیشتینە چایەکان لۆ من هینا گۆتم چای ناخۆمەوە گەردانت هێر وابینە وای لۆ ئەو ڕۆژەی وای لۆ ئەو ڕۆژەی ئەت وەرە برێ هەمزە ئەتوو بەخۆ دەرێ پیا و چاک دەرێ ئەمن ئەیلا لۆ ئیشی خێری ئێ باشە باش ئەدی مادام وەیە باشە لۆ ئەتوو خێرەکە لە نیچەوانی دانێ لە بۆ من باشە ئەمن دوو قسەم لەگەرە تو کرد ئەوها هەیندت گۆ تۆنترەقەیە تەقیەوە باشە تۆرە بزانم ئەتوو لە من بێت چێ ئێ وەڵڵاهی لەبەر عەیبەی نەبایێ لەبە خەرچی گوندی نەبایێ نەیان دەبوت هەمکانی مام سەعید شێت بووە خودا زانی ئەلێ دەمدا بەر بۆ پارە چیەوە چت کرد تەراقی دا کورە تەراقی چێ ئەدی قەومە چ قەومە ئەتوو چ قسەکەت بە مام هەمزەی گۆتیە هەمزە ئارێ وەڵڵی نەمکردە نامەردی کورت و مختصەلی ڕاد لە دووردەستیمنا وەڵڵاهی نییە بەعەقلم پاشە من هەمووی لە مسی سەدەی کردیە هەمووی ئەتوو بەڕاستەوە ئارێ وەڵڵی لە تۆ قسەی لێ دەکەی قەومە کورە ئارێ وەڵڵا سعید ئەتوو پیاونی وەرە دەرێ ئەتوو پیاونی یا خەرچوە پیاو ناسان هەستا بڕۆ دەرێ بزانە چی وەرە دەرێ بەس پیاو بە پارە عەل دەبی بە پارە عەل دەبی وانم دەبڕۆ دەرێ بزانە چی دەیە بڕۆ میشتەرم چۆ قوڕێ لەوکە تو وهات ئەتوو بوویە ئەو پیاوە ژنی بە من بە تەراقدان دەی بە خۆت كعبو جينا مني كعبو ولو دنيا كعبو دنيا شي لولاك كعبو كرة قربان دبن ما سعيد نريد دبن بتانية كعبو ولا خو عبو بس تعمل كاسية خو ناري لبن بتاني الشاه ها تتوفير اللي يبكي جيل لي بالسعيد
پارەکەشت دەخۆم ژنەکەش تەراغ نادەم شنەکە دێ بکە بەخێر بۆلا بۆ سەرچاوم کە چ لێ کورەوە چ بووە بۆ دەرگۆ هەموو دەست سرم دابڕبوو کا پێراوەکانم ئەی خوددا هەردوو چاوت کۆرەکە سەدا ئەی خوددا هەردوو چاوت کورە سەری دەرێ بەردە بەرد ئەو قۆچێکو لەسەر چیدا بخير روي تلوام شو وليري تسمع هادي نمقود اسباب متاني كل امن ميشكم بربوا لو ده زانم كلشي خراب اللي ده اقام ليبو كل اولى من ده براس والله يقرمك هات زانم كيك كلشي ليك شي ده والله ده نمقود وكو ده تبرقو فالا نزاينتيا يا ستار سبوا هم كانن يا سبوا ئەمە تازە هەرێدانم خوارد بەخوای کابراش گوتی تەلاقی نادەم پارەکەش نادەمەوە ئەو جە باشە هاوکانی ئەتوو چلۆ من دەکەی کەلام بە حەقت بە ساحێبت ئەلعانەش نییە گۆپار ڕێژت دەکەم هێسک لە قەلبت نەمینی ڕاوە چاکە و پیاوەتێکم کردێ لۆ بە خراپەلۆم گەڕ ئەوە چاکە و پیاوەتیا ئەدی چ بکەم من لە منداڵیەوە حتا ئەلعانەچینێ شەقەکەم پێ نەکەتیا کو ئەلعانەچینێ ئەو زرپەکە لێی لەسەرێ مندا ئاتو مشکلە یەکەلەکت خوارا من مشکلەکە لۆ حەڵ دەکەم بەزانێتە ئاتو سێ چار ڕۆژێت کە مولەتەکەم بدێ کاکە وعد بینێ ئەتو واز لەو ژنەی بینە واز لە ژنی سەدۆی بینە ئەمن وعد بینیە چیشەی چاردە ساڵی لۆپەیاکەم ئەرێ بە قورئان چیشەی چاردە ساڵی نییە جارێ نیە جارێ پێش دەرکەی خۆی نەدیت بی وەحەت ئەرێ بەخوای بەس چار ڕۆژکەمە جارم دێ چار ڕۆژکە ئەگەر وە نەبوو ئەگەر وە نەبوو هەیدەکە گۆپار ڕێژم کە باشە ئەو چار ڕۆژەش بە قوربانی تووبی لەبەر ئەوەی بە خۆ دەزانێ ئەمن بارم کەسرە و ئەو ڕۆ دەمێژ نەشی بین هیچ غەمن نەبی ئەو چار ڕۆژێ مەجانم دێ بابا یەک چیژ لۆ بینمەوە چاردە ساڵی دەستە باشە هەستا بڕۆ لە دیارم دادەنشی چاردە ساڵی لەکنەم پیا دەبی والله نا والله هەدەڕۆم نا والله هەدەڕۆم وای دەنا ئەو چار ڕۆژەی نەتبینمەوە پیا نەکردبی بزانە کووت چ بەسە دەینم باش چار ڕۆژ چار باش چاردە ساڵی چار ڕۆژ بە چاردە ساڵی ئێدە وەڵڵاوە بلاوەت لای عەبوو دەنا ئەو چار ڕۆژەی ئەم من هەمووشتم حەق و عیسابم تەواو نەبی کەلام بە حەقت بە ساحێبت چی خراپە لەگەرت بکەم نابی وەکم ئەتو لەو گوندەشدا بنیش بچم هەندە ڕوون لەسەرکم دەم هەندە ڕوون لەسەرم دەم سەرم تەقی ئەی بابا ئەوە چێوە ئەوە چێوە لە دەرکادا ناکەوە چێتو کوڕەسەدا ئیژەوها نای بە پەلەی نەکەی کوڕم لێ قسان نەکەی ها یەکتان قسان نەکەن ژنەکە دێوە یان نا بابا جان دای لێ بردنەکەم هەر بە قسەی تۆکەم ئەرەڵام دێمەوە دای جان دای لێ بردنەکەم قسەم شکاندی بەس بەخوا من مێردی خۆم بە هەموو دنیا جارشکە قسەی بکەین یا هەردوو چاوت دەردێنم ئەوجە وەرە با ناوچوانت ماچکەم با قوربانی ئەو غیرەتت من بۆ چ زاوایەکی ئەشەن دەبێت لە زاوای منی بڕە پیرۆز بێت سەرچاوات دای جان دای لێ بردنەکەم ماڵە خۆم تێک نادەم بڕۆ سەرچاو هەرنیەت هێشتا نەبوویتە چاردە ساڵی بەڕاست ئەرێ وەڵڵاهی نییە بابی گوتی پێشێشی دەکەم یعنی ئەوە لە بەشن و بارای من دەوەشێتەوە نیا ئەرێ وەڵڵا لە بەش دووبارات دەوەشێتەوە ئەوم بەدرا باس ئەژنیە وەچی دەچینە وێندەرێ ئەها خۆت قەمبور مەکە یەقی خۆت ئەو حەقیتکەوە کاکە هەموو شت بڕایتەوە دەتانی لۆ خۆت لە بۆ دوو سێ ڕۆژ مارەی بکەی و ڕادی گۆزیەوە حازرم ئێتەوا من حازرم ئێتەوا بڕا خۆ ئەمن وە دەزانی تازە ماریشکۆکەمە ئەمن مارتەواو ئەوجا ئاگال لێبی یعنی ئیمەش تەورکە یعنی نەبی بە خودای لە بیرما بەس چیش لەگە مەڕێ بگۆڕیەوە صاحب حشتر لە جەزیرەی عەرەبی زەرەریتی ئەوەندە فەقیرۆکەیە ئەوجا ئەمیش بەخۆش دەزانیش خۆ فەقیر خۆ ئەوە نێمەش فەقیر یعنی ئەمە پێکەوە دەگونجێ ئارێ وەڵڵاهی ئینشاءڵڵا نەوەکی جوانمان لێ پیادەبی و ئینشاءڵڵا نەو بەرەشمان کوڕ دەبی وەڵڵاهی ئینشاءڵڵا لە باشە ئەمن دەڕۆچیشن نیە گەلە بەخێت لە بیروی بەسەری تو کورتە کوشەروارە مراتخانەکەش ئەوە لەگە هیچ دانیە وەڵڵاهی ئەمن چاوەڕێی چاوراتەکەی دەکەم ئەوە هەلەگە هیچ دانیە باشە دەک لەگە هیچ دانیە سەرچاوم دەرێم نییە دوای وەچی بووکت نەیناوە هەینێ قسەکەت پێ دەرێم ئێتە باشە باشە بەس
مەشبوو مەقسەدم بابی بووچێ دەیگە خۆگەلە پیر نییە کورە بتگۆت بە هەڕەتیتی هەڕەت ئەوەلی عمریتی ناوەڵڵا گوتم ئێستا شتێ چار قال بە بوزی لەسەر یەکدا دەنێ لە پێشە تای بەخۆی دەتاوێتەوە قال بە بوزەکە والله بابا ئەشەدەم بالله ئەبوو ئیشی کرد ئەشەدەم بالله پیاوە ئەشەدەم بالله زەلامە و لەسەر قسەی خۆتی مام سعيد زوايا مام سعيد وي كرة دور شاي ورا سلسوبي بكرة ورا مام سعيد زوايا ورو دق بشان دق ورا وي أنا جدت شيء هلا جدت هذا لا كرة وتا كوسين دانا كرة بالنص من برا برنبيو أتبغى أقال أخوذ يوتيوب برنبيو ها وقتني ما صايد حيامة بوقتني وقتني أو تصبريني ده وي دور شاي شوف أنا والله هذا جيلي بهم قاعدة كرة إن شاء الله أنا عندي تقييد أنا والله يجيني هذا جيلي بده تقييد دوست وتوش بنعمل ده أنا تصبريني ده دق وي أريح كريم أقول له خسر غلطت كرديها شيء قلم تسمور دي لا والله ولا خوش أنا قناعات كل خوش أنا القرآن من دوسيزال أورم ده دم قلنا خو بوكزش دور ده إمام سعيد قال لنا بدوز عصري هنا بنجي من قوتي أي بقرباني أو بش نبارات ده أدي وي دق ولا صار شو بيبغى ولا وي لا تساوي صداي والله لا تساوي دوست دشمنا والله بتعقل وي دريم مام سعيد بري أماش قال شيء هالبرين يعني أري والله دريم أو من دار أنا السرف كمو بخوش مرمو بس أخيرا بسلامتك إيش نوتي أري والله حتى زوج ولي كل خيط أنا قاعد إيه ده باش لا يلا دي من دار دي خلاص حفلة خلاص يلا دي بابا دي يلا هريكم ماري خوي دي هريكم ماري خوي يلا بخير بس دي يلا بخير بس تساو أتو تبيزني نا والله هل هي نا والله هي سمبيوزنيا أوروك أمن هاتي موصل دنيا ما شاء الله دنيا أمن درون وخوشة أمن أورو لدايق بوما دريم شلون كوفا كاينين بس البانيا وشوا نوتيا دريم نخو بصر دادن شوي كورا نا دجمن نا سدو جماعتي سدي ها وما كان ترسم لي غاربي هاي أري والله دريم شلون كوفا كاينين بس الباني ديني إيه بس أبا زارو باريو دي في شغال مع عثماني ودني من ترسي باش. يعني باقامة باش زور باش دي أمنا ودا شلون كوفي دي باش سرتاو بخيرتي ورا بابروي باش وشوري ايه حياتي ما صدقوا والله وزعم هیچ باش نییە ئەوەندە غەریبی ماڵی داک و باب مەکەمە تا خواڵێ بەس ژنەکە خۆم نەمگوتی عاشایان لێ بکە بڕۆ سەردانە شیام کە قەیدی چییە بەخوا لە ڕوون نایە چکە قسەی داکەم شکانگەرامەوە بەلای تۆ دڵم زۆر داکمێوێ با گەورێ دەبڕۆ ژنەکە بزان چێ بڕۆ چێوە؟ أنا والله أسعد وداك وباب ما فرموا بخير بخير بينما باشي بابا أحوالك محمد باشي بكر بخير بيسات سام باشي ما مش بخير بخير بيا قمام فرموا دورة شنو كورة دانشة يا الله دانشة كرم دانشة ورا تشيشم دانشة بخير بين صرت دايجة بخير باشا بخير بين صرت بخير ببابا جان بخير ببابا جان بخير بين دەستەت چاو زۆر غەریبیتان نەکرد بەخوا ئێستا باسی ئێوەم کرد بۆ سەدۆ دایە جان داوای لێبردوونەکەم بە قوربان بم من قسەی ئێوەم شکان گەڕامەوە بەلای مێردم بەڵا چی بکەم نابێ هەموو ڕۆژێ شوو بکەم و مێرد بکەم کچم باشت کرد ئیشەشی زۆر باشت کرد ئێ بەخوا مەش غەریبی ماکردن بۆیە هاتوونی ئەرێ وەڵام منش پەشیمان بوومەوە لەو کاری کە کردم کچم نەمێش بچیتەوە بەلای مێردەکەت و نێشم داوای لێبردنیش لە سەدۆکەم و زۆر من غەڵەت بووم قایرگیان قەیناکە چ لە گۆڕێنیە تووچی داچمنی فەرقی نییە
قسەی بابم ڕاست بوو بزانە چۆن کەوتمە دوای قسەی بابم وەنێ کچم دەست خۆش بێ کچم ئەوجا ئەمە بێردی خۆت بەکەڵ کردێ ئەرێ وەڵا ئەی دایجان بەخۆشت ئەو قسەیە بڵێوە لەو داوای لێبردن لێکەم وەڵای کچم تازە ئەمە غەڵەتێ بوو کردم و هاتووم داوای لێبردنتان لێ بکەم ئێمە قەیدی ناکە وەڵا ئەی بابم بەرامبەری منیش وەڵای قادرگامیش داوای لێبردنێ لێکەم زۆر خراپم لەگەڵ تا ئەبێ لێم ببووری ئەوجا ئەمن لێرە لێ دەبورم بەڵام هەر لێرەشەوە من بە هەموو ژنەشی دەڵێم ئەو هەر مێردەکەی کە قەدری گرت و کە احترامی گرت و کە ڕێزی بۆ دانا خۆ ئەوە مێردەکەی زەعیف نییە و بێدەسەڵات نییە بەڵام ڕێزی لێ دەگرێت قەدری لێ دەگرێت دەکەواتە بە ئەو ژنانەش بەغەڵەت تێنەگەن ئەگەر پیاوەکانیان ڕێزیان لێگرتن با ئەوانش بە زەعیفی نەزانن یەکسێ دەبینە و ئابینە ئەی هاوار وەڵڵا و بالله وەتلای عین دەرێت سووە لە بەعدی نازام چێ دەرئاوم لە بۆ دەینی ئەی هاوار کورەکو سەرم چۆ قوڕێ کورەکووە من مارێ خۆم بەدەستی خۆم کاول کرد وەختی عتا عیشێ مابوو ئای عیشێ هەزار ڕەحمەت لێ بی هەزار ڕەحمەت لە قەبرەکەت بی هەزار ڕەحمەت لە گۆڕەکەت بی کاکەت لە من دەگەیویشت هەر لەگەر دەمگۆ حیشەکە یەکسەر ئاوی ساردی دەینا دەمگۆ عیشۆکە یەکسەر برنجی لۆ لێ دەنا دەمگۆ عیشە یەکسەر دەکردە ساوات کاکە هەمووی بە جوفرە قسەی دەکرد خوددا دەزانی ئەمن لێوم دەجوولە ئەو دەیزانێت چیا ئەو هێڕوڕە تێم ناگا یەک سەعاتە یەک ساعت کچە دەبینە و ئاوەی کچێ کچە خێنکە ئەوە لە چێ ئەوە لە چێ ئاوتی ناتوو بەس پێم برێ لۆم هینای لە بیرێ لە بەعرێ لە چێ بەسەی چکە پرتۆ بۆڵە مەکە بخۆدەی والله بابا تواو ما كرت والله بابا خوش معملة او زلو عكد صد بالشعري ولا لقى عاوي هناتت لو تعيبتي او عاوي هناتت لو تعيبتي باشا عاوي ولا بالروجي دانا ابو لو تو لو عاوي يعني عاو قاتل انا قابلة تو زورا هم كان يا قدس دم جو باري هودي لكم هزار ولا ما نادي كنت لو قال لي دم لشدة ترسم لشدة ترسم كنت والله شيطان اللي دم قرآن ده ليه ما دبزام دي قسم كان قال لي دم سبينك رشدا انا برتو بولتا بس يتكا هيك دم بدري بجولي كنت باش اخي وانا بزانم اتو هيك تكن بايش شنا ناتي اتو لو ايش شي دتي دو ساعات بيتي باش وكان بمليش قال اتو ناري سلامه شي غورو قال ناشا بالي فكدانا يا كابالي فك آخر لو ناري باشا بياوكا ها او بالي فك او آيسات او تساعد قدم باشا اتو ورا بزانم اتو بس بزانم تي وش قصش اللي قدك عين اتو بيبرد خوارديا اتو داود داود دري اقر دري بيبرد خوارديا سما كز درقه زمانه تو دي هذا وقت قابله اتاكن جيني همرش دي برتو بولتا بس هيك لو دانانيم زورنا رازي مالي بتبي لو برودري انا ما كردي كردي لو بابا حي والله بابا انا تمام واي تواوت سعيد تواوت ماري بجميلا مروا ماراتو ماروا هم بوني نو كان باكديا لبو تبز فيلم كنت ساعة ودري سركة آخر عمل كل عماري تصميمي تو دكاب لا توان جوانترم بيرك قطرة شتيتيان ميرد بيرك لا من جوانتري خدا دا زاني الان تلاكم خواركم يا ادي ممنون نبوي نا والله تو ممنون بوي ندبوت با ابوي تموت با قربان شي دا من بس بو كامل لبوي بو والله يجواني لبرق سيبابم دا نايرن دكرتوتي يعني ابو دروجكا دروجكاتن والله قوت بود امن ممنونم حتى امن ممنونم ويا بنت بقول مكان يا طلاق يا خضر ولا دري كده جاي كتير خدا ده زاني بعصي تلاقيني سواني بوقو باري دشتري والله انت توداني شما دبي اوسك قوم كان لوني سواني درسي هسه برودري اصلا اذنا رو مدري تو برودري برو بلا صوارك ملولين لو هوالي اجواي بخيبي واسوربي هسه برودري ناكم كتير كوناكي ناكم والله الشيطان دري لا تقدر ده مليل لولا نادي والله لكم ما بليدا عادي كتير اتو بنحلت بالشيطان خولي دم بس والله كل والله ده تسيم دراقشيم هن هرباسو تابوكا ده تسيم طاقتي يوم ما بيتن كاكا اگر زاني ما بيري لوج ندينا زاني قد كدواتن قالوا امن بيرم تخشي او دكاي تدكا داي توالي كنت گرفتار و مرفتاری نازارم اما وكاني هاوكاني نيا خدا ده زاني تسيديد كا لگرم برينيا خوا وشيل غلا دور ساوي دم والله ليه لو انا كاي كسر خلينا دم سبي داينا كسر ليه دم اخر خوا ده قرباني بابم كا كسر ده وز كسر خو وز نابي هو برادر داي ما بقولك نار ما دريش وادام ويلي هات
یەک دەقەش لەگنت دانانیشم بڕۆ دەرە دەینەت بینمەوە ئەوە چییە؟ ئەوە لەوهار ڕوون لەو لای دەکەی و تەیرەشی گەلە جوانی باشە باش کات هەستە نانەکی بینە هەستە نیمانە هیچمان نییە کچادی نەمگۆتە تو پاساوارەکی هیچت بۆ لێ نانە پێویست ناکە قسانیش مەکە ئایش کورە شەیتان بەناڵت دەردت دەدەمێ ژەهرت دەدەمێ کچە ئاخر ئەمن نیسەوانەکە منیە ئەگەنە وەڵڵا بەشەر نییە لە من باشتر بەس ئەمن تووشی میکرۆبە زۆر باشی مستەمت پڕتەو بۆڵەتە لەو ماڵی ژارت لە من تاڵ کردیان کچێ هەستە کچی ئەتوو نییە ئەوەندۆکەی دەرێت زارزارۆکەی ئەتوو بزانە هێشتا نەتوو بە من قایلی مەمنونش نەبی لەکنت دانانشم تێ دەگەی ئەم نەتویان گوتیان تەلاقمدا لەکن دانانشم بەس هیچکە بڕۆ باشی تەلاقی لەکن دانانشم تبوت ما صعيد تبوت أتو ديتي دري أتو أمن بتقال نيمو تراخم ديو كركاتش قومية كنتو مختصلي دري أمن بتقال نيمو دبي تراخم دي باش أخي كودا بيجن دعوة تراقبك سعيد ئەوە چییە مەسەلەکە فرەکاکە ئەوە جلەبۆ تاوانە جێرمەوە کورت و مختصری دەوای تەراقی دەکات تەراق دەرێ پێت قایلیمە ئەشەدەمیلاتو مستاقی چەندم پێگوتی کورە ژنەشی بینە لە ئاوقوفی ڕدێنی خۆت بی دەستت لەگە مندا و تاران تێکەر مەکە مارت کاو نەبێ ئەدی ئەمن لۆچ لەو ڕۆژەی دەگریام کورە ئەمن بەجێتوم دەکرد بەس ئەو مێشکە سوورە لە منی تێکدا ئەو مێشکە سوورە ئەوە لێ تێک نەدای بەخۆت لە خۆت تێکدا کو ئەو ڕدێنەی خۆتدا دەستی ئەو مندارەی بە ماری دنیای هەر خەرەتای ساعید بە هەر چەند ماڵی دنیات هەبێ هەر مەخەرەتی ڕدێنی خۆت مەدە دەستی منداڵێکی ئەوە لە دوو یەکی بگەڕێ ئاوکوفی خۆت بێ واللهی کاکە ئەشەدەم بیلا قسەکەین گوتەواوە ئەشەدەم بیلا ئەمن غەرەت بووم ئەمن قەت نەدەبایێ حقەتی شەرعی خۆم هەبوو ژنێ بینمەوە بەس قەت نەدەبا ئەمن ڕدێنی خۆم بێخمە بەدەستی ئەو مندارەی بەڵێ وەڵڵا سعید بە تەمای ڕدێنی خۆی بداتە دەست چێ بە تەمای چێ بووی ڕدێنی خۆت بدەیە دەستی ماڵی عالەم وێرانکەی و ژنی خەڵکی داگیرکەی ئەوز بەمیرم بینەوە با سەکەونەکە ئەمن غەرەت بوویمە غەرەت ئەمن دەبا یەکەچی بینم لە ئاو کوفی خۆم بتن ئەو بە من قایل دەبوو ئەمنش بەوی قایل دەبووم وەڵڵی کاکە ئەمن پەشیمانم لەوەی کە کردم جۆ بگرە بابم چۆن ئەبووەتە عەبدی بۆم نایەتەوە جارێ biraz verse bileyim bu. Ku babam ne? Babam bacayda kam da kan. Kurrawa ma sai tsawa kami. Atwariye. Zai. Vallahi var bildi ya. Gote tugoriye neyse. Anda tugoriye maatsın bidi. Dem xoşa baqsay بابي خو كاتش خود دكايدة شو معرف ورحمة الله وبركاته أو تيرت عشان آخر حوارات تيم يقل لحظة ما بيقدر نقيش أدوك سيس كياروا أتاقل اشتوي درجة زي ما نعم خوز جنب أخوان كل خير بقى خير خير ما تمايتي ما سعيد